سڵاو پەیامێک بوو خەڵکی سووران یان بوو سوورا پەیوێکە یان مشەیەکە سوورا لە بەهدینا بە تایبەتی لە بارزان بە سوورانیەکان دەڵێن سوورا. ئیتر ئەم پەیامە بوو سوورایە بوو من. سوورا دەگرێت لە ئیتر دیانەوە تا دەگەتە هەڵەبجە و حاجی عومران و پێنجوین و دەربەندی خان و ئیتر گەرمیان و کەرکووک و هەولێر و هەمووی ئەما پێیان دەڵێن کە سوورانین بە زاراوەی سوورانی قسە دەکەن پێیان دەڵێن سوورا دەزانم وشەیەکی ناشرین یعنی جوان نییە دەتوانین بڵێ سوورانی. بەڵام ئیتر وا هاتووە لای من سوورانی و بادینی نییە، من کوردم و کوردستانیم. ئیتر سوورانی بێ بادینی بێ هەورامی بێ هەرچێک بێ کێشەیەکم نییە لای من. بەڵام لێرە من حەزەکەم خاڵێک باسکەم کە هەڵبژاردنە لە چەند ئەم ڕۆژەدا بە تایبەتی بوو ئەو سوورایەت پارتی ئەوانەی کە لەناو پارتینە دەزانن هەمووتان. بەڵام مستەفا کاتی خۆی چی بە سوورانیەکانی وت بە ئەوانەی کە لەناو پارتیدانا وشەیەکە حەز ناکەم بڵێم کە پێیدان دەگوت سوورایەت وڵڵی لە دەمم دەرناچێ حەز ناکەم ئەم قسەیە بکەم. سوورایەت ئەمە هەموو کەسێکتان دەزانن سوورانن. من ناتوانم ئەو قسەیە بڵێم بەڕاستی لە دەمم دەرناچێ. ماڵا مستەفا ئەو قسەیە کردووە، کوڕەکانی ئەو قسە دەکەن، نەوەکانیش ئەو قسە دەکەن، سەرانی پارتیش ئەو قسە دەکەن. یعنی بە جنێوێکی زۆر ناشرینە کە با ملەتی خۆت دەدەی بە بەشە هەرە زۆرەکەی لە باشووری کوردستان کە سوورانی ئەو قسەیان پێ دەڵێی. تەبعاً شتێک هەیە هەواڵن بە تایبەتی بۆ ئەو پارتیانەی کە خەڵکی سوورانە، خەڵکی سوورانین. باش بزانن کوڕەکانی مەڵا مستەفا و نەوەکانی هیچ باوەری بە ئێوە نییە، هیچ سیقە بە ئێوە ناکەن، هیچ ڕێزێکیش لە ئێوە ناگرن، تەنانەت ئێوە بەکاردێنن. ئیتر تو پارتی بی باوکت لەگەڵ یان کوژرا بێ یان شەهید بێ یان بریندار بێ یان ئەنداملق بی یان بەرپرسی لق بی یان سەرکردایەتی بی یان مەکتەب سیاسی بی ئەتو هەر لای ئەوان سوورایە قۆمدەری. ئەو قسەیان کرد یەکجار دووبارەی ناکەمە. دوولای ئەوان هەر ئەوەی ببوون کە ئەو قسەشم کرد. دوولای ئەوان هەر ئەو سوورایەی کە پێشستا باسم کرد چیت. تکاتان لێ دەکەم واز لە پارتی بێنن. ئەگەر ناتوانێ واز لە پارتی بێنی معاشت هەیە نازانم چیت هەیە چی تکایە ڕێز لە خۆت بگرە. ئەم جارە سزای ئەو بنەماڵە دەکە بە تۆ ئەڵێن سوورایە ئەمە و دەنگیان پێمەدەن، دەنگ بە پارتی مەدە. ئەم پەیامەم تایبەتە بوو ئەو سوورانەیە کە لەناو پارتیدانە. ئیتر لە مەکتەب سیاسیەوە تا ئەندامێکی بچووکیان ئەوان ڕێز لە ئێوە ناگرن، باوەری بە ئێوە نییە. هەرچی شەڕە قورسەکانی پارتی بووە، شەڕی ناوخۆی بووە، شەڕی داعش بووە، شەڕی بووە، ئەیانوت سوورا بڕێکە دەوێرێت، سوورا بنێرن ئەو شوێنانە بە ئەوان بکوژرێن. ئێوە داری ئەو دارن کە ئاگرەکان پێخۆش دەکەن تێبگەن. ئەوانەی لە ناو پارتینە و خەڵکی سوورانین تێبگەن. پارتی و بنەماڵەی بارزانی ئێوە بەکاردێنێت بوو مەبەستی خۆیان. سیقە بە ئێوە ناکە، ڕێز لە ئێوە ناگرێ، تەنانەت پارێکە بە ئێوەدا کەواتە ئەتوش لە دەگدان تۆڵەی خۆت لەوان وەرگرەوە. تۆڵەی ئەو قسە ناشرینانە کە بە ملەتی خۆیان دەڵێن و بە سوورانەکان هەمویان دەڵێن. بڕوو دەنگدان پێ بڵێ دەنگم بە ئێوەدەوە بەڵام دەنگیان پێمەدا. ئەوە زۆر گرنگە. شکۆی خۆت بگرەوە دووبارە و سەرت بەرزکە بڵێ سزای ئەو حزبە ئەدەم ئەو بنەماڵە ئەدەم کە بە من دەڵێ سوورایە کە سیقەی بەتونیە کە تو بەکاردێنێ. هەڵبژاردن نزیک بووە چەند ڕۆژێکی ماوە تکاتان لێ دەکەم ئەو سەرکردارایی لە ناو پارتی کە خەڵکی دەڤەری سوورانن کە سوورانین هیچ قیمەتێکیان نییە. نەوەیەکی مەسعود بارزانی بە گوێچان لێیان دەدە و فزاناکە ناتوان قسە بکەن. ڕێز لە ئێوە ناگرن، ڕێز لە
مێژوو ئێوە ناگرن، ڕێز لە دەڤەرەکەی ئێوە ناگرن، ڕێز لە زمانی ئێوە ناگرن، زاراوەی سۆرانی ئاوا ڕێزی لێ ناگرن کە قسەش بە سۆرانی دەکەن بۆ بەرژەوەندی حزبی و بنەماڵی خۆیانە. تکاتان لێ دەکەم بە تایبەتی ئەندامانی پارتی من لێرە ئەو پەیامە بڵێم بڕۆ دەنگدان، بەڵام دەنگ بە پارتی مەدە، دەنگ بە پارتی مەدە. ئەم جارە پێیان بڵێ نە من سوورای قوندەر نیم، ئێوە خاین و خۆفرۆشن و دەنگتان پێ نادەم. تۆڵەی خۆت بکەوە لە وشەیە، تۆڵەی خۆت بکەوە کە کوڕەکانت و بەراکانت و باوکت نردووانە شەڕ بە کوشتیان داوە. تو وەرە سیرکە چەند سۆرانی لە ناو پارتی کوژراوە کە پارتی نردووە بۆ کوشتن و چەند بادینی کوژراوە. من دڵنیام کوژراوەکان یان شەهیدەکانی پارتی سەدانوهەتی سۆرانی، چونکە ئەوە خەڵکی خۆیان نانێرن، شەڕێکی قورسە سۆرانیان بنێرن. سۆرا بڕێکە، سۆرا بڕێکە لە شەڕی سۆرا، یعنی بەلاشرینترین وشە باسە دەکەم، کەمیان دەکەم، بچووکیان دەکەن، سۆرا بنێرن. تکایە پەیامێکی کردووە بۆ سۆرانیانەی کە لەناو پارتینە بڕوونە دەنگدا، بەڵام دەنگ بە پارتی نەدەن و تۆڵەی خۆتان لیان بکەرە و سزایان بدەن. ڕۆژێکی خۆش.